کەشوەوە سارد و باراناویە بۆ تاشینی قژی دەچێتە سەر تاشخانە. پاش لابردنی تاڵەکانی قژی بۆ ماوەیەک لەسەر قەرەوێڵەی نەخۆشخانە پاڵ دەکەوێت. ئەم چالاکوانەی ژینگە دەیەوێت لە ڕێگەیەم کارەیەوە لە ڕۆژی جیهانی توشبوونی نەخۆشی ژێرپەنجە پشتیوانی و هاوسۆزی خۆی بۆ توشبوونی ئەو نەخۆشیە دەربڕێت. هاوکاتە و پەیامە بە هاوڵاتیان بدات کە پیسبوونی ژینگە یەکەم هۆکاری توشبوون بە نەخۆشی ژێرپەنجەیە. بۆ کەمبوونەوەی توشبوونی ئەو نەخۆشیە داوای پاراستنی ژینگە دەکات. بەپێی نوێترین توێژینەوە کە لە جیهاندا ئەنجام دراوە یەکەم هۆکار بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە پیسبوونی ژینگەیە، چونکە تا ئەم ڕۆژ دەستدرێژیەکان بۆ سەر ڕەگەزە ژینگەیەکانی ئاو هاو خاک بەردەوامیان هەبووە. بۆ ئەوەی منداڵێک نەمرێت، بۆ ئەوەی دڵی دایکێک نەسووتێت، بۆ ئەوەی فرمێسکی چاوی باوکێک نەڕژێت، با هەمومان لە ئەمڕۆدا کە ڕۆژی جیهانی نەخۆشانی شێرپەنجەیە پێکەوە بە باوەڕەوە بڕیار بدەین کە نابین بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ژینگە. پاش لابردنی تاڵەکانی قژی و چوونی بۆ نەخۆشخانە ئەو چالاکوانەی بواری ژینگە دەچێتە شوێنە گشتیەکانی دەربەندیخان بە بەخشینی گوڵی سروشتی و لێدانی قرتێلەی پەمەیی لە لاقەدی هاوڵاتیان کە هێمای نەخۆشی ژێرپەنجەیە پەیامە ژینگەیەکان بۆ پاراستنی ژینگە بە گوێی هاوڵاتیان دەگەیەنێت. ئەم تستافە جوانش پەیامی خۆیان وەکو ژینگە پارێزی کوردستان گەیاندۆ بە هاوڵاتی و بە حکوومەت. داواکاری منەوەیەکەوە هاوڵاتیان ژینگە بپارێزن، چونکە ژینگە هۆکاری سەرەکیە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی هەموو نەخۆشیێک. داواکارم لە حکوومەتیشکەوە ئاورێک لە ئەم نەخۆشانە باتەوە و ئیشی کاری خۆی بکات بەڕێکوپێکی. پاراستنی ژینگە ئەرک لە ئەستۆی هەموو لایەکە، لە ئەستۆی خەڵکە و لە ئەستۆی حکوومەتە. بەشێکی لە ئەستۆی حکوومەتە بێ جێبەجێ بکە، بەشێکی لە ئەستۆی خەڵکە بێ جێبەجێ بکە، کەواتە بە هەردووکیان و تەواوکاریەکەن. ئەگەر هەردووکیان ئەم تەواوکاریە تەواوکەن خەڵکی کەمترین شێرپەنجەی ئەبێت. ئەوەی کە لە ئەستۆی حکوومەتە جۆری کوالیتی خواردنەکانە، ئەوانەی کەوا ئەیڵی بێتە ناو وڵاتەوە جۆری خواردنەکانە و ئەوەی ڕێگە پێدراوە ئەوەی ڕێگە پێ نەدراوە و لەسەر خەڵکیش ئەوەیەکەوە ئەوەی کە لە توانایە هەیە ژینگە پیس نەکە، واتە لە خواردنی جۆری خواردنەکانە کە بەکارێنێ لە ماڵە. سەروەر مەحەممەد 7 ساڵە وەکو چالاکوانی بواری ژینگە کار بۆ پاراستنی ژینگە دەکات. لە ڕۆژی جیهانی توشبوونی نەخۆشی ژێرپەنجە قەزای دەربەندیخانی کردە شوێنی گەیاندنی پەیامە ژینگەیەکان، چونکە بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی هیوا ژمارەیەکی زۆر لە توشبوونی نەخۆشی ژێرپەنجە دانیشتوویە و قەزایەن. باڤێڵ عەبدوڕحمان کێنن، دەربەندیخان.